هەرکە وەرزی سەرما دێت کاتژمێر و ئەمپێرەکانی کارەبا لەسەر هاوڵاتیان کەم دەکرێنەوە. لە کاتێکدا هاوڵاتیان بۆ خۆگەرمکردنەوە پێویستی زۆریان بە وزە هەیە، بەتایبەت کە تاکو ئێستا بەشێکی زۆری خەڵکی سۆران نەوتیان پێنەدراوە و کارەباشیان لەسەر کەم کراوەتەوە. لە کاتی زستانەوە لە کاتی هاوینشدا کارەبا زۆر زەروژە بەگشتی بۆ هاوڵاتیان وە تایبەتیش لە کاتی زستانان لە دەوەری سۆران بە حکمەوەی کە ناوچە شاخاویە سەرمایە و نەفتیش نییە، نەفتیش کەمە و نەفتش تا ئێستا نەفت نەدرا. پێویستە کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی لە هاوڵاتیان زیاد بکرێ و لە کاتێکشا کە لە پێوەری زیرەک کارەبا کەم کراوەتەوە. سۆران هەرچەندە سۆران ناوچەی شاخاویە و ساردا سەرڕای نەوت پێویست بوو یعنی کارەبایەکە باش بات، یعنی لە کاتی خۆیدا کارەبایەک زیاتر و هەرچەندە ڕێژەی کارەبا سەدا ینی واتە 13 کاتژمێر 12 کاتژمێر دەدەن، بەڵام ئەو کاتە زۆر کەمە چونکە نەوت نەدرایە و ئێستش ئەوەی کارەبایان دانا دەستگا کە کەمتر کار ئەگەر بێت و مەسەلەن سەبلێت و هەر ئەو ئامێرە کارەبایەکان زۆر بەکاربێنی لەلای خۆیان دەکوژێتەوە. ڕۆژانە بەو فاسێکە لە ماڵەکان دەسوورەی. حوسێن عەبدوڵڵا وەستای کارەبایە وە خۆی دەڵێ زۆربەی کار بەتایبەتی لە شەواندا کە پشکنینی کردووە ئەمپێرەکانی کارەبا بۆ 20 ئەمپێر یان 25 ئەمپێردا دەبەزێت، لە کاتێکدا وەزارەتی کارەبا دەڵێت 30 ئەمپێر بە هاوڵاتیان دەدەین. بەخوای ناڵم ئەوان دەڵێن 30 ئەمپێرە، بەڵام لە 20 تا 25 هاتیتە خوارێ، یعنی گیزە 4 ئەمپێرە لە 4 دەیە لە حاڵەتێکە سبیتێکی تەنوێنی 8 ئەمپێر لەگە پێەکەی بە شەوان هاتی خوارێ، بەڵام بەڕۆژ تقریبا ئیشی پێکی لێ باشتر بە بەڕۆژ نازانێت هۆی کارسی کە بە شەوان لەسەر خەڵکی کەم بکەنەوە. ئەگەرچی لە ساڵانی ڕابردوودا ژمارەیەک پرۆژە بۆ زیادبوونی وزەی کارەبا ڕاگەیەنران، بەڵام دۆخی کارەبا لە ئیدارەی سۆرانی سەر بە پارێزگای هەولێر هەروەک خۆیەتی بە پێی زانیاریەکانیش بۆ پێدانی زیاتری بڕی کارەبا بە هاوڵاتیان سۆران پێویستی بە 300 میگاوات هەیە. یەکەم بەرهەمێنانی کارەبا زیاد بکرێت، وێزگەی بەرهەمێنانی کارەبای خۆماڵی هەبیت لێرە لە ناو شاری سۆران و هەروەها تۆڕەکانی کارەباش تۆزێک پێویستیان بە توندوبەرکردنەوە هەیە، چاکسازی هەیە لە تۆڕەکانی کارەبا وێزگەکان، ئەو کات دەتوانین ئێمە 24 کاتژمێر تەسوی کارەبا دابش بکەین. ئیدارەی سۆران 80,000 هاوبەشی کارەبای هەیە و لە شەو ڕۆژێکدا 13 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دەدرێت. لەگەڵ هاتنی کەشی سارد و زیاتر بەکارهێنانی کارەباش کاتژمێرەکانی پێدانی کارەبا کەمتر دەبنەوە. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.